دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ ڕەشنووسێکی تایبەتی لەبارەی دۆخی خاوەن پێداویستیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان ڕێکخست. ناوڕۆکی راپۆرتەکە پێکهاتووە لە باسکردنی دۆخی پەروەردە و تەندروستی و ئابووری ژیانی ئەو توێژەی کۆمەڵگا. ئێمە یاسایەکی زۆر باشمان هەیە بۆ پاراستنی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە کۆمەڵا ڕێکەوتنامە نێودەوڵەتیمان هەیە کە عێراق مسادقەی کردیە لەسەری کە پابەندە بەوەی جێبەجێیان بکاتەوە لە دستوریشە باسی خاوەن پێداویستی تایبەت کرایتەوە کەوا مافیان هەیە ئازادیان هەیە بۆیە دەبی ئەو دقە یاساییانە و ڕێکەوتنە نێودەوڵەتیانە بێنە سەر ئەرزی واقع ئیشیان لەسەر بکەین نەک تەنها لە ڕووی نەزەریەوە ئێمە خەریکی چەند شتی سەطحی با بڵێن بینەوە. بۆیە ئەوڕۆ ئێمە لێرەین تاکو گوێ لەو معاناتە بگرینەوە. یەکەم زارمان نییە بەڵام دڵنیاین کەوا دەگەینە شتی نوێ کە پێشتر گوێشمان لێ نەبوویتەوە و ئیشیان لەسەر دەکەینەوە بە شانازی و بە ئیلتیزامی خۆمان دەزانین. خاوەن پێداویستیە تایبەتەکان دەڵێن زۆرێک لە مافەکانیان بەبێ ئەوەی هیچ بارگرانیەکی دارایی لەسەر حکومەت دروست بکات جێبەجێ نەکردووە. لەلایەکی دیکەشەوە ئاماژە بۆ ئەوە دەکەن موچەی 150,000 دیناری کە مانگانە پێیان دەدرێت زۆر کەمە و بەشی بژێوی ژیانیان ناکات. خاوەن پێداویستی تایبەتەکانی هەرێمی کوردستان کە ڕێژەی سەتا دەی پێکاتەی هەرێمی کوردستان پێکدێنن ئاوات و ئارەزویان گەلێک زۆرە بە پێویست ناتوانیوە خۆشگوزەرانیان کەن. پێویستەکانیان لە ڕووی مادی دیارە 150,000 دینار بڕێکە کە ڕەنگە خاوەن پێداویستی تایبەتی خێزانداری ئەگەر یەک منداڵی هەبێ بەو بڕەپارەیە بەڕێوە نەچێت. لە ڕووی پەروەردە و فێرکردن هێشتا خاوەن پێداویستی تایبەتیەکان بای ئەوەندە وشار نەبوونەتەوە کە پەیمانگای نابینانە ئەو پەیمانگانە تایبەتن بە پەروەردە فێرکردنی ئەوان هێشتا ئاشنانین بۆ شوێنانە لەبەرەوە وشارکردنەوەیان لە ڕێی ڕاگەیانەکان لە ڕێی وەزارەتی پەروەردە و ڕۆشنبیری و خوێندنی باڵا ئەو بابەتانە کەمتر خەمی هەیە. دامەزراندن باس لەرەوە کراکە ڕێژەی 105 کەمە بۆ دامەزران بکرێت ڕێژەی 100 من دەڵێم 105 باشە ئەگەر جێبەجێ بکرێت کە جێبەجێ ناکرێت وەک کەمون کورتی دەبێت ئاورە لێ بدرێتەوە. لە مەعهەدەکان کەمون کوڕیمان هەیە لە قوتابخانەکان کە دەبینی مەسەلەن ئەندێک جاران وەرناگیرێن کێشەی تەوزیعکردنی دابشکردنی ئەو کەمەندامانەی کە لە کێشیان هەیە لەلایەنی گەشە پێدانی عەقلیان کە دەبێت بەپێی ژیریان بی بەپێی دەرەجەی ژیریەکەیان ئێمە دابەشیان بکەین. ئەوەی ئەمن تێبینیمان کردیە کە خەڵکەکە ئێستا هەوڵ دەداتون منداڵەکانی کە کەم ئەندامە خوێندنی خۆی تەواو بکاتن و هیوادارم. بەڵام شتێکی تریش هەیە کە مەسەلەن لە پارێزگای حەلەبجە تا ئێستا سنتەر و پەیمانگای تایبەت بە کەمەندامان نییە کەچی حەلەبجە پارێزگایەکە. لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستیانی تایبەت ڕێژەی لە سەدا دەی کۆمەڵگا پێکدێنن بەڵام تا ئێستاش بەشێکی زۆریان لە سەرەتاییترین مافکە موچەیە بێبەش کراون. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.